لە چوارچێوەی هەوڵە بەردەوامەکانیان و گرتنەبەری ڕێگە جیاوازەکان بۆ ڕاگررتنی بڕیاری بڕینی مینحەی بەرکەوتوانی چەکی کیمیایی بەشێک لە بریندارانی چەکی کیمیایی چوونە نووسینگەی هەڵبجەی پەرلەمانی کوردستان و یاداشتێکی شەشخاڵیان ئاڕاستەی پەرلەمان کرد. ئەو یاداشتەمان بۆ ئەوەیە کە بتوانێت کاری جدی بکرێت بۆ ئەوەی کە بەرکەوتوانی کیمیاباران لەو بارودۆخی کە ئێستا هەن ڕزگار بکرێن و هەنگاوی جدی هەڵبگیرێ بۆ چارەسەرکردنیان و خاڵی دووەمیش مەسلەی ئەو منحەی کە بەداخەوە لەو پرۆسی چاکسازیە کە حکوومەت دەستی پێکردووە بەپێی ئەو پرۆژەیە کە بۆ بە یاسا لە پەرلەمان ئەو منحانە ئەبڕێت کە کەسێک موچەی تری هەبێ ئەو موچەی کە وەک منحە وەریەگرێت بەپێی ئەو پرۆژە بەپێی ئەو یاسایە منحەکەی ئەبڕێ بۆ ئێمە داوامان لە نووسینگەی پەرلەمان کردووە وەک ماڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کە هەوڵێکی جدیمان بۆ بن. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری ئاماژە بۆ دەکات بۆ باشکردنی بژێوی بەرکەوتوانی چەکی کیمیایی پرۆژە یاسایەکیان ئاڕاستەی پەرلەمان کردووە. دووپاتیشی دەکاتەوە هەوڵی پێویست دەدەن تاکو لە ڕێگەی پەرلەمانەوە بڕینی مینحەی بەرکەوتوانی چەکی کیمیایی ڕابگرن. بۆ بە یاساییکردنی مافی بریندارانی چەکی کیمیاوی پێشنیازە یاسایەکمان پێشکەش کردووە. ئێستا پێشنیازە یاساکە لە ئەنجومەنی وەزیرانە هیوادارین بە ئیجابیانە ڕەئی بدەن بیگەڕێنەوە پەرلەمان بۆی لەو چەند مانگەی تەمەنی پەرلەمان ماوە یاساکە پەسەند بکرێت دەنگی لەسەر بدرێ و مافی بریندارانی چەکی کیمیایی بە یاسا ڕێک بخرێ. ئێمە پشتگیریانەکەین هەوڵ و فشاریشمان بۆ ئەوەیە حکوومەت و دەستگاکانی بە تایبەت وەزارەتی تەندروستی وەزارەتی شەیئیدان بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن کەینەوە بابەت گرفتێکی کە دروست بۆ لە یاسای چاکسازیە بەڕاستی چەند فئەیەکی تیا زەرمەند بۆ کە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووە لە سەرەتاوە کە دەنگمان بە یاساکە نایەوە هۆ ئێستش ئامادەی جەختی تەواو بکەینەوە لەسەر ئەوەی کە ئەو مافانەی کە پێشەر کراوە لە یاساکە بیگەڕێنەوە کە یەکێکیان کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیایی. هەر بەرکەوتەیەکی کیمیاباران مانگانە 400,000 دینار مینحەی هەیە. بڕینی ئەو مینحەیەش لە چوارچەوەی چاکسازیەکانی حکوومەتە و ئەو بەرکەوتوانە دەگرێتەوە کە پلەی وەزیفی دیکەیان هەیە. تەنانەت بڕیارە ئەو پارەی پێشتریش پێیان دراوە حکوومەت لیان وەربگرێتەوە. بریندارانی چەکی کیمیایی پێیان وایە ئەوەی حکوومەت بەرامبەریان دەکات ستەمە، چونکە مانگانە ئەو پارەیە بۆ دەرمان و ئۆکسجین و کڕینی چارەسار بەکار دەێنن نەک بۆ خۆشگوزەرانی و پێداویستی ئاسایی ژیانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.